بینەریتیوار سڵاوتان لێبێت تا بەنجافم و سێ هەواڵتان پێشکەش دەکەم. سەرەتاش سەردێڵ. تورکیا وادەی دەستپێکردنەوەی هەناردەینەوتی هەرێمی ئاشکرا کرد. سوودانی بڕیاری کەمکردنەوەی ژمارەی پاسەوانی بەرپرسەکانی دەرکرد. سبەی پشووی فەرمیە و دابەشکردنی موچاش بەردەوام دەبێت. وەزیری وزە و سەرچاوە سروشتیەکانی تورکیا ڕایگەیاند لەمڕۆوە بۆ ڕینەوتی تورکیا عێراق بۆ دەستپێکردنی گواستنەوەی نەوت ئامادە دەبێت. ئالب ئارسەلان لە لێدوانێکی ڕۆژنامەوانیدا ڕایگەیاند لە ئێستادا بۆ ڕیگواستنەوەی نەوت لە عێراقەوە ئامادێ و لەم هەفتەیەدا هاوردەکردنی نەوت لە عێراقەوە دەست پێ دەکەینەوە. ڕۆژانە 500,000 بەرمیل هاوردە دەکەن بۆ بازاڕی جیهان. وتیشی ئەو زیانانەی بەهۆی بوومە لەرزەکەوە بەر بۆڕیەکە کەوتبوون. چارەسەرکراون و لە ئێستادا هیچ کێشەیەکی نەماوە و بە تەواوی بۆڕیەکە بۆ گواستنەوەی نەوت ئامادەیە. چەند ڕۆژێک لەمەوبەر وەزیری وزەی تورکیا ڕایگەیاندبوو بەم زوانە بۆڕی هەناردەکردنی نەوت لە باکووری عێراق واتە هەرێمی کوردستانەوە لە ڕێگەی تورکیاوە دوای ئەنجامدانی پشکنین بۆ پاراستنی هێڵەکە و چاککردنەوەی زیانەکانی بوومە لەرزەکەی مانگی شوبات ئامادە دەبێت بۆ دەستپێکردنەوەی کارەکانی. نووسنگەی سەرۆکوەزیران لە ڕاگەنراوێکدا بڵاوی کردەوە محەممەد شیا سوودانی دوو فەرمانی ئاڕاستی فەرماندەی ئۆپەراسیۆنە هاوبەشەکان کردووە سەبارەت بە پاسەوانی بەرپرسان و جوڵەی ئۆتۆمبیلی هەڵگری چەکدار. لە ڕاگەنراوەکەدا هاتووە فەرماندەی گشتی هێزە چەکدارەکانی عێراق بڕیاریدا با کەمکردنەوەی ژماری پاسەوان و سافی بەرپرسانی حکوومەت چونکە هەبوونی ئەو ژمارە زۆرە پاسەوانە دوورە لە بەها شارستانیەکانەوە. ئەرکی پاراستنی بەرپرسان و هاوڵاتیان لە ئەستۆی هێزە ئەمنیەکاندایە ئاماژەی بەوەش کردووە تەنها ئەو هێزانە ئەرکی شەڕکردنیان لە ئەستۆیە لە ناو هێزە سەربازیەکان لەم بڕیارەدا بەدەرن. جێگەی ئاماژەشە بڕیاری کەمکردنەوەی ژماری پاسەوانانی بەرپرسانی حکوومەت لە 25 ئەیلولی ئەم ساڵەوە دەرچووە. بەشێک لە شارەزایان پێیان وایە ساڵانە بودجەیەکی زۆر بۆ پارەی پاسەوانان و میوانخانەی بەرپرسان خەرج دەکرێت کە ئەماش پێچەوانەی یاسایە هەروەها بە هەدەردانی پارە و سامانی گشتی وڵاتە. ئەمڕۆ دووشەمە حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕاگەنراوێکدا بڵاوی کردەوە بەهۆی ئەو پشوەی سبەی سێشەممە بە بۆنەی ڕۆژی سەربەخۆی عێراق ڕاگەنراوە دەوامی بانکەکان ڕناگیرێت و دابەشکردنی موچا بەردەوام دەبێت. ڕۆژی سێی تەشرینی هەموو ساڵێک عێراق یادی سەربەخۆیی دەکاتەوە چونکە لە ساڵی 1932 حکوومەتی عێراق بە تەواوەتی لە ژێردەسەڵاتی ئینتیدابی بەریتانیا دەرچوو. لە ساڵی 2020دا حکوومەتی عێراق بڕیاریدا هەموو ساڵێک ئەو ڕۆژە بکات با پشوو وەک ڕۆژی نیشتمانی عێراق. بە یارمەتی هاوکاران سێ هەواڵم پێشکەشکردن کاتێکی شاد.